نزیکەی دوو هەفتەیە عێراق کەوتۆتە فەراغ و بۆشایی دەستوریەوە بەهۆی ئەوەی کە تا ئێستا ناتوانراوە لاوادی دەستوری دیاریکراودا سەر و کۆمار هەڵبژێردرێت. دیارە کە بەگوێرەی وادە دەستوریەکان ئەبێت لە یەکەم دانیشتنی پەرلەمانی عێراقدا لە دوای هەڵبژاردنەکان لە خولی شەشەم پەرلەمان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێردرێت. پەرلەمانی عێراق لە یەکەم دانیشتنی و دوم دانیشتنیەدا توانی پرسی پۆستەکانی سەرۆکایەتی پەرلەمانی بلا بکاتەوە. لە دوای تەواوبوونی پرۆسی هەڵبژاردنی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بە مانگێک بە ژێری دەستور ئەبێت سەر و کۆماریش هەڵبژێردرێت. دوایین وادە بۆ هەڵبژاردننی سەر و کۆماری عێراق بە ژێرەی دەستوری عێراق ئەبوو لە 29 مانگی یەکی ڕابردوو سەر و کۆمار هەڵبژێردرێت. بەڵام پەرلەمانی عێراق لە دوو دانیشتنیدا نەیتوانی کە ئەم کێشەیە چارەسەر کات و سەر و کۆمار هەڵبژێردرێت. لایەنە شیعەکانیش لە بەغداد ئۆباڵی ئەو فەراغە دەستوریە خەنە ئەستۆی هەریەک لە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بۆ پیکە لە دوای ساڵی 2023ەوە پۆستی سەر و کۆمار وەک پشکی کورد دانراوە بۆ لایەنە شیعەکان ئەڵێن ئەمە پرسێکی تایبەت بە ماڵی کوردی ئەبێ ئەوان خوانێک لایکەنەوە و بژێری وادە دەستوریەکانیش ناتوانرێت حکوومەتی نوێی عێراق پێک بێندرێت تەنها ئەوە نەبێت کە سەر و کۆمار هەڵبژێردرێ و سەر و کۆمار لە ماوەی 15 ڕۆژدا کەسێک یاخود کاندیدێک ڕاستپێرێت بۆ پێکێنانی کابینینە حکوومەتی کوردستان. ئەم ڕۆژ لە دانیشتنەکەی پیرمان کە دوو کۆبوونەوەی گرنگ ئەنجام درراوە لە نێوان شاندی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکاتی باڵ تاڵەبانی و شاندی باڵای پارتی دیموکراتی کوردستان بە سەرۆکاتی مەسعود بەرزانی بۆ کردنەوەی گرێشۆرەی پۆستی سەر و کۆمار. دوو کۆبوونەوە کراوە کۆبوونەوەیشانی هێنی بۆ لە نێوانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بە ژووری زانەرەکانی ڤارمیدیا ئەو کۆبوونەوە هێنیە ئەو کۆبوونەوە داخراوە نزیکەی 25 خولەکی خاند و هیچ زانیاریەکی شنیە لەبارەی ئەنجامەکانی کۆبوونەوەکەوە. پرسیاری سەرەکی ئەوەیە کە ئێستا کورد تۆپەکە خراوەتە گۆڕەپانی کوردەوە، بەڵام ئەگەر یەکێتی و پارتیش ڕێبکەون لەسەر کاندیدێک بە سازان بۆ پۆستی سەرۆکایەتی کۆماری عێراق جارێکی کە تووشی گرفتێکی گەورە ئابنەوە، چونکە لایەنە شیعەکان ئەڵێن ئێمە چارچوی هەمانگی ئەڵێ ئێمە نوری مالیکی سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسامان پێشکەش کردووە بۆی ببێتە کاندیدی سەرۆکوەزیرانی عێراق. هەر کەسێک لە ئێستادا هەر کاندیدێک یەکێتی نیشتیمانی کوردستان یا پارتی دیموکراتی کوردستان ببێتە سەر و کۆمار ڕاستەوخۆ بێ نوری مالیکی ڕاست پێرێت بۆ پێکێنانی کابینینە حکوومەتی عێراق. ئەمەش پێچەوانەی ئێرادە و یاخود ڤیتۆکەی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکایە. لە ئێستادا کورد لە نێوان دوو بژاردەدایە، یا ئەوە تا بەم شێوەیە مماڵە بکات بۆ هەڵبژاردننی سەر و کۆماریە ئەوە تا خۆی یەکلا بکاتەوە سەر و کۆماڵە بژێرێ و لە نێو پەرلەمانیشەوە نوری مالیکی ڕاست پێرێت بۆ پۆستی سەرۆکوەزیران. ئەگەر نوری مالیکیش ڕانەسپێرێت ئەوە لەواچێ لێکترازانێکی قوڵ یاخود کێشە و قەیرانی قوڵ لە نێوان ماڵی کوردی و ماڵی شیعەکانە بێتە ئاراوە.